گرنگی ئەم قۆناغەوە کوتم لەوەدایە کە ئاڕاستەی خەباتی کوردەکەوێتە بەردەستی کوردایەتیەوانێکی لائیکیزمی هەرچەندە شێخانی تەریقەش هەر هەن یا شەخصیەتی وەتەنی مەقبول دینیەن هەن وەکو تا ئاخریەکان کە مەلا مستەفایە. هەروەها باس لە گۆڕانکاری فکری نێودەوڵەتی ئەو سەردەمە گرنگە. بزانین گۆڕانکاریە فکریەکانی ئەو سەردەمەی فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا چەند گۆڕانکاریەکان کارتێکردنیان هەیە لەسەر دید و تێڕوانینی ئەو کەسایەتیە کوردانەی کە لە ئەستانە بوون چوەکو ئیدارەی دەوڵەتی عوسمانی بوون. بۆ نمونە هەندێکی وەکو شەریف پاشا سەفیر بوون لە سوید لە ستۆکهۆڵم لە 1909 یان کەسانێکی تر مەسەلەن کە لە نەمسا بۆ نمونە هەر سەفیری کوردی بوو یان کەسانێکی تر کە ڕۆژنامەیان دەرەکرد وەکو دکتۆر عەبدوڵڵا جەودەت یان ئەو کەسانەی تر کە لەوێ بیرمەند بوون و مەراکزی مەڵبەندی ڕۆشنفکریانە بربەڕێو کە سەرەتای دروستبوونی زەمینەیەکی فکری کوردایەتی لائیکیزم بوو. هەروەها گرنگی ئەم قۆناغە لەوەیە کە کارتێکردنی ئەو بیر و دید و تێڕوانینە فەلسەفی و بزاڤە سیاسیانەی لەو سەردەمەیە هەبوون هەتا ئێستاش لە کوردە هەر کاریگەرن، هەرچەندە لە ناو عەرەبە کارتێکردنیان وها نەماوە، لە ناو تورکیا کارتێکردنیان وا نەماوە، لە ناو فارسە کارتێکردنیان هەر نەماوە، بەڵام هێشتا لە کووردا تازە لە لای هەندێکیان گەرمە تەریقەیەتی. دیسان مهمە ئەوەش بزانین کە کوردایەتی لەو سەردەمەیە کوردایەتی هاوشانی تۆرانیزم و یان پانتۆرانیزم و عروبە و فارسیوانێتی ڕۆیشت. ئەوان دوو دەوڵەتی خۆیان هەبوو، تۆرانیەکان دەوڵەتی خۆیان تەمان هەبوو وەکو دەوڵەتی عوسمانی بوون بە میراتگری و ڕازی بوون بەو مقدارە جوگرافیەی کە ئەیاندەنێ و دەوڵەتێکی ئەتاتورکیانە دروستەکەن قەومیەتێکی شۆڤێنی لەسەر دروستەکەن ڕازی بوون پێی. دەوڵەتی ئێرانیش خۆی وەکو دەوڵەتی ئیمپراتۆریەتی هەر هەبوو، وەکو شارستانێتیەکیش هەر هەبوو، وەکو تەشەیوعیش کیانێکی بۆ خۆی هەر هەبوو. وردە دەتوانی ئەو بقعە ئەو ناوچە جوگرافیە بۆ خۆی بسازێنێ کە پێوترە ئێران کە لەو پێش پێوترە وڵاتی فارس بیلادی فارس. بەڵام بۆچی کورد نەیتوانی هیچ دەوڵەتێ بۆ خۆی دروست بکاو ئەو هەلە تاریخیە بۆ خۆی بقۆزێتەوە کە لەو سەردەمە عەرەب هیچ دەوڵەتی نەبوو، کەچی دوای عەرەب بوو بە خاوەنی 27 وڵات، بەڵام کورد بوو بە خاوەنی 27 حیزبی دەبەڕێکڕاچوو. دیسان کاریگەریەکەی مهمە لەوەی کە بزانین ئێستاش ئەو دەرفەتەی کە ئێستا دروست بوون، واتە دوای ڕمانی سەدام حوسێن کە بۆ کوردی باشوور دروست بوون، ئایا نەئەکرا ئەو هەلە دیسان بقۆزنەوە یا ئەمیش دیسان کارتێکردنێکی دەرەکیە و سەرانی کورد ئەوەندە بەدەسەڵات نەبوون و ئەوەندە لێوەشاوە نەبوون بتوانن بڕیارێکی وا مێژووی گەورە و چارەنووساز بتوانن دەرکەن، چ لەبەر بوودەڵەیی فکری خۆیان چ لەبەر نەبوونی سربەستی بڕیاری خۆیان نەیانتوانی ئەوە بکە. دیسان خاڵێکی سەرەکیە کە ئەو ڕووداوانەی لە کوردستان ڕوویاندا لەو سەردەمەیە کە بۆ نمونە جەلال تاڵەبانی یادی کردەوە لە سلێمانی یەکێک لەوانە حکوومەتەکەی شێ مەحموو بوو، ئێمە بیخەینە قاڵبی چوارچێوە نێودەوڵەتی و ناوچەیەکەیەوە وەکو هەرێم وەکو ناوچەوەری بگرینەوە، نەک وەک جەلال تاڵەبانی کە ئەڵێ لەو کاتەشا شێ مەحموو سوارچاکی خۆی نارد بۆ جنوبی عێراق، بەڵام ئەو ناردنی بۆ دژی ئینگلیز، تۆ ئەیبەی بۆ یارمەتی ئینگلیزێکی ئەمریکایی. یان بڵێ ئەو سەردەمەش تەیارە هات قەسفی سلەیمانی کرد، بەڵام ناڵێت تەیارەی چێ، ئاخر تەیارەی ئینگلیز بوون هاتن بۆ ئەوەی کیانەکەی شێخ مەحموو بڕوخێنن کە بە سلەیمانیشی بەدەستەوە بوو، نەک وەک جەنابە دەیڵێی کە ناتەوێت ئاماژەیەکیشی پێ بکەیت کە تەیارەی کوێیە. لەبەرەوە ڕووداوەکانی ئەو سەردەمەی کوردستانیش بۆ ئەوەی کابرای کوردایەتیەوانی مفلیس نەیە چاواشەکاریەکی ترمان بەسەرا بێنێتەوە بڵێ ئەمەی ئێستا ئێمەش دروستمان کردووە وەکو ئیمارەتەکەی بەدرخان وایە و بە گەورەتریشی ناو بنە لەبەرەوەی پەرلەمانی هەیە و خەڵکێکی متەنەویری هەیە، بەڵام ڕەگ قرتاویان هەیە. مهمە لەو سەردەمەیە کە ئاوڕەدەینەوە لەوەی کە
بزوتنەوە نەتەوایەتیەکانی ئەو سەردەمە کە لە کۆتایی سەدەی 19ەمەوە دروست بوون لە نێوانی تورک و عەرەبا چەند کاریگەر بوون و لە کووردا چۆن بوون بۆچی کاریگەریەتەکەی لە ناو کووردا نەیتوانی بگاتە هیچ پلەیەک سادەترین ئامانجی کوردی بپێکێ. دیسان خاڵێکی تر مهمە کە بزانین سیاسەتی ئیتیحاد و تەرەقی کە تورکی تۆرانیزمی علمانی لا دینین کە چەندین کوردی بیرمەندی گەورە هاوکاریان بوون هێنانیانە سەر حکم هەروەکو چۆن کوردایەتیێوانەکانی ئێستا لە دەسەڵاتدارێتی عێراقێکی مەرکەزیە بەشدارە بن بۆی دروست بێتەوە دیسان دواییش گلەییەکەنەوە لەوەی کە دەوڵەتی مەرکەزی نەهاتە سەر ئامانجەکانی کورد و باوەڕی نەبوو بەوەی کە بارودۆخی کەرکووک ئاسایی کاتەوە بە پێی دەستور. لەبەرەوە ئەبێ تەماشایەوە بکەینەوە کە چۆن وەکو کابرای شاعیر بە تەوسەوە بە عەرەبەکان ئەڵێ ندخل أبرهة في كعبتنا ونؤذن للكعبة رب. ئێمە بەدەستی خۆمان ئەبرەهە دێنینەی خەینە کەعبەوە بۆی بیرڕوخێنێ کەچی هاواری ژەکەین ئەڵێن دەیقەی ناکە خۆ کەعبە ماڵی خوایە خوا خاوەنێتی کەعبە خاوەنێکی هەیە پارێزگاری لێ بکە. ئاخرەوە بەدەستی خۆتان ئەبرەهەتان کردوتەوە ناو کەعبەی کوردایەتیەکەتانەوە و ئەشتانەوە کوردایەتیەکە بگاتە ئەنجام. لەبەرەوە ضروریە هی ئەو سەردەمەش باز بکەین و بڵین سیاسەتی ئیتیحاد و تەرەقی بەرامبەر بە کوردەکان چی بوو و ئەو کاردانەوانش کە دروست بوون لە جەمعیەت طبعا ئەو زەمانە هەمووی پێوتران نادی و جەمعیەت و مەکتەب و ئەو جۆرەشتانی پێوترا لەسەر زاراوەی ئەو زەمانە هێشتا وەکو مستەلەحی حیزب دانە مەزرابوو دوایی ئەبێ بە حیزب. ئەو جەمعیەتە کوردیانی کە لە ئەستەمبوڵە هەبوون و ڕۆشن فکرەکانیان برد بەڕێوە یان ئەو کاردانەوانەی کە لە بزوتنەوە دینیەکانەوە لە شەخسیەتە دینیەکانەوە دروست بوون وەکو شێخ سەعیدی حەفید لە سلەیمانی یا مەلا سەلیمی خێزانی لە بەتلیز یا شێخ عەبدولسەلامی بارزانی لە بارزان و دەوروبەری. ئەنجا گەڕێنەوە سەر ئەو پرسیارە جارێکی کە و بەردەوامەی پرسینەوە ئەڵێن ئایا لەو کاتێک کە بولغاریەکان و ڕۆمانیەکان و قوبروسیەکان توانیان گوێ ببنەوە لە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی خۆیان دروستکەن کورد بۆ نەیتوانی لە کاتێکا کە کورد توانە و ئیمکانیەتێکی لە هی ئەو میلەتانە باشتر هەبوو؟ ئەگەر بە سەبەبی ئەوەیە کە بڵین ئەمانە ئیسلامی بوون بۆیە یارمەتی نەدران ئەمە لایەکی ڕاستە وەکو ناوچەی ئیسلامی بەڵام لایەکی تری ڕاست نییە لەو ڕۆ کە ئەکرا ئەو ڕۆشن فکرانەی کە علمانی بوون ئەسڵن بهێنرێنە پێشەوە دەوڵەتێکیان لێ دروست بکرێت ئەگەر بڕیاری کوردایەتیەکە بەدەست خۆی ببوایە.